ئێمەش هاتوین بۆ شارە نازار و جوانەکەی دەربەندی خان. هاتوین بۆ لای مامۆستا پۆڵا، مامۆستای وێنەیە. هەرچەند شارەکە خۆی وێنەیەکی جوانە، بەڵام بەم هونەرمەندە گەنجانە جوانتر و نازارترە بێت. بفەرمونون با بڕۆین بۆ لای مامۆستا پۆڵای وێنەکەش. ئێستش هاتوین بۆ شوێنی ئیشوکاری مامۆستا پۆڵا. با بەیەکەوە بڕۆین بزانین چۆن ئیشەکە مامۆستا پۆڵامان. مرحبا والدي مامۆستا. بخير بك. بخير بك. باشش کرد. قربان بريسي. يا الله بخير بك. وش ما خسرت. فەرموو دایش. خۆ لە کاتمان نەگرتی. نا لا خدمتها فرمو. بخير بك. ڕێزی سپاس دەکەم. وش بأخذ. والله باش نخواب. باشیش. بخير بك. خەریکی ئیشوکاریشی. بله. هاتین عزیزمان نە. زين لا خدمتها. دەگو باش خۆشمان باش. والله باش. باش دەربەنی خان چۆن ئەڕوا ئیشوکار. باش. باش یا رب. أي جزريني. هەر باش. مامۆستا پۆڵا خۆزەکەم زیاتر خۆتمان پێ بناسیینی وەکو گەنجێکی هونەرمەند. من ناو پۆڵا محەممەد حەسەن. خەڵکی شارۆچکەی کفری لە ئەسڵە، بەڵام لە 2000 لە دەربەنی خان دانیشم. خۆم بە دەربەنی خانی ێزانم، هیچ کێشەیەک لەخوا بزە خەڵکی دەربەنی خانیش باشن، بەڵام من پەیمانگام لە کفری تەواو کردووە. ئەتوانم بڵێم لێ پێگەشتم، بەڵام لێرەش هەوڵە دەم کار بکەم، چونکە لێرە زۆر چالاک نییە لێرە هونەر، بە تایبەتیش شێوەکاری بەشەکانی تر باشە، بەڵام شێوەکاری وەکو ڕەسم باش نییە. لە 2000 لێرەم حەزەکەم کار بکەم بۆی لێرەشە جوڵەیەکی تێبکەوێ. خۆشبەختانە جوڵەشمان تێخستووە، خولی خۆبەخشانەمان کردوێتەوە و چەندین فێرخوازمانە بۆ لێرە کاریان کرد. دەستە خۆش بنمونە زۆر بێت. ئەی با بڵین وەکو ئیشوکار بەس خەریکی وێنەکێشانی، ینی ئیشوکارێکی ترە نییە. ئیشوکارەکەی تریشم مامۆسام لە قوتابخانەیە، لە قوتابخانەیەکی بنەڕەتی، قوتابخانەی قانە. لەوێ داوامەکەمەکەم و دێمەوە لێرە پۆرترێت و مۆدێل و شتەکێشم بۆ خەڵک. دەستە خۆش. اینجا خەت پێشانگا بیر لەواکەیتەوە پێشانگایەک شتێککە هەبێت. پێشانگا وەختی خۆی لە کاتی تەلەباتی کردومانەتەوە، ئەویش هەم دوو ئیش سێ ئیشی خۆ، بەس وەکو پێشانگای شخصی نانەم کردوێتەوە، مەجال لێوەشم نەبوو. ڕاستی سەب من هونەر بۆ ژیانەکەم، بۆ بژێوی خۆم پۆرترێت و مۆدێل و شتەکێش، بەڵام لەگەڵەوە شاد دەستی هاوکاریشم هەیە. زیاتر ئەوەیە نەپەرژاو بەدە سەرەوەی وەکو پێشانگایەک بیکەمەوە بۆ خۆم و بۆ کارەکان. کارەکانی منیش زیاتر ئەمە تەواوێ خاوەنەکەی دێت و ئەیبات. یعنی ئەمە لەسەر داواکاری. لەسەر داواکاری. بەڵێ. یعنی ئەگەر تۆ مەجای ئەوەت نییە ئیشەکانی خۆ بکەی یان سوژەیەکە نییە، پرۆژەیەکە نییە، چییە؟ زیاتر هاوکاریت ناکرێت. هاوکاری وەکوین هەر هاوکاری ناکەوە هیچ، بەڵام وەکو کارکردن زیاتر بەمانەوە خەریک. ئەمە بژێوەکەشی تایە، ئەمە بۆ من باشترە. ئێستا خۆ بە ئاشەکەش نەماوە نەماوەیترە ئەم هونەرە زانین و بەکارێنێ. ئێستا ئەمە با بڵین کە لە بەردەستایە و ئێمە هاتوین سریەکەین تەبعاً شتێکی زۆر جوان و گەورەش ئەزانی. ئەمە لەسەر ڕەسمێکی یانێ ئەمە لەسەر ڕەسمە، بڵێ لەسەر ڕەسم و داواکاریە تەڵەب ئەمەکراوە. ئەمە مەتر و نیو بە 90 سانتی. جا ئەم شوێنەکە ئێمە بینیمان شوێنێکی دیارە کولتوریە. چۆن بۆ ئێرە هەڵبژات بۆ ئیش و کار؟ ئێرە لیسا کافێ ئیکاگارام ئارامزامدار لە دەربەنی خانەمەی ناسی. شوێنێکە تا بڵێ خۆشە، تا بڵێ بێدەنگە، تا بڵێ هونەریە، کۆڕی شاری تیاکرێ، خولی شێوەکاری تیاکراوە، ئاهەنگ و گۆرانی وتن و شەوی هەڵدا و بابەتی شتگەلێکی زۆر لەخۆگرێ. منیش ئێرەم هەڵبژار حتمما چاکی ئەوانە کە بنیان قبول کردووە لێرە
هاوکارێکی زۆریشیان کردوم و زۆریشی پێزان بەڕاستی هاوکارێکی زۆریان کرد سپاسی کاگارامەکەم ئێمە سپاسی کاکارامەکەین کە هاوکاری هونەرمەندێکی گەنج وەکو جنابتە خۆشەویست باشە مامۆستا پۆڵا کە تەخەڕوجت کرد ئایا کەس هاو بڵێ وەرە با ئێمە پرۆژەیەک بەیەکەوە دروست بکەین با چوزام هاوکاری کە بکرێت بۆی کە توانی هیچ نەبێ بەردەوام بی لە خوێندن ناو شتانە نەبووە وەکو هین کاڵە کوچە بووە شتی ڕێکخراوە کاتۆ بە تەمان شتێکی واپەن هیچ بەڵام وەکو سوودی نەبوو بەس هاوکاری خۆشم پیشاندا وەکو هاوکاری هاتوو منیش وەکو هاوکاری یارمەتیانە خۆبەخشانە هاتوون و هاوکار کردومە بەڵام وەکو هین بۆ بژێ و باش بێ نا شتی وان نەبووە قەت یارمەتی نا کەس یارمەتی نەداوە هەر لەسەر پێخۆ نەخوا بە زیابێ ئەوش شتێکی باشە شتێکی بەڵام کاریگەری زۆری بۆ لەسەر ڕاستەکە ئەیتەوان تۆ ئایلەکەەوە ئەگەر کاریگەر نەبێت لەسەر ناتوانانی ئەو شتێک ئەتەوێ بیپێکیەوەی ڕاستیە بۆ ئیشوکاری خۆت ئەگەر بێت و بۆ خۆت ئیش بکەی چه سوژەیە کەڵبژیری واقعی وەکو واقعیت ژیانی ڕۆژانەی خەڵک بخێتی تابلۆکان آخر بەبەستی منەوەی ئایا پەنا بۆ فۆتۆگرافێک ئەبەی زۆر جار پەنا بۆ یان خۆ ئەچی فۆتۆ ئەگری ئەیهێنی یان دای ئەنی وەکو مۆدێل بۆستێت ئەتوانی ئەوەش بێی بەس زۆر جار منە کامیرێک دەبێت لە بەردەسا بێت کەسەکە یێنی کە تۆ وێنەیەکی ئەتەوێ بیکەی بە مۆدێلێک بۆ خۆت ئەبێت جلوبەرگی بۆ بینی بیبێتە شوێنێک ئەمە تۆزە زاجی تایە بەڵام زۆر جار فۆتۆگرافەرەکان خۆیان هەنێک تابلۆشتیان هەیە تۆ دەی فۆتۆشۆپێکی چاکیەکەی تێکەڵەکەی یەک دوو بابەت سێ بابەت تێکەڵەکەی توی تێدە بابەتێکی چوو یعنی حەزت لە شتی واقعی ژیانی ڕۆژانەوە بەستی منەوە کرێکارێک لە کۆڵانات چۆن ئیشەکە جوتیارێک چۆن زەویەکێڵێ شوانێک چۆن لایمەڕ ئاو شتانە شتی ڕێعال واقعی ساپۆڵا باڵی وەکو دەربەنی خان چوتکو شارۆچکەیەکی زۆر گەورە نییە دیارە خەڵکی دەربەنی خان دایم هونەریان خۆشویستوە و پاڵپشتێکی باش بوون بۆ هونەر قەت ڕووی یاوە تۆ سوژەیەک هەڵبژێری لە بازاڕە یان لە مزگەوتە چوزام لە شوێنێکی کۆمەڵایەتی بەربەستە بن بڵێن مەیکە وێنەی من مەکێشە بۆ نمونە یعنی قەت شتی وا ڕوویاوە لە بۆ تۆ لە بەڵام نەچوومەتە بازار وێنە مکێش نەڕۆشتی تاقید نەکردو بەڵام لێرە کردومە و احتیاجی بۆ خەڵکەکە بگرە پێشوازیشیان لێ کرد باش پێشتر باشتر
دەردی خۆت تۆزێ لاوازە خۆی لاواز وێنە کێشان دەهێنێ. هوەری شێوەکاری وێنە کێشان لە دەربەنیخانە زۆر لاوازە، هوەری مۆسیقا باشە، شانۆ باشە، بەڵام لەوەتی قەیرانی شاتووە ئەوانش تۆزە سست باش نینێسە. ئەی چی و کردووە بۆی کە هێن بێ وەکو هونەرمەندێک کەەوە هەستەوە هەیە ئەبینی لاوازە، تۆ وەکو پۆڵا چی و کردووە بۆ بەرەو پێشبردننی ئەو نوقسانیە نەهێشتن و پڕکردنی نوقسانیە؟ خۆشبەختانەم تقریبان 3-4 مان خولێکم کردەوە بەردەوام بودایم، خۆبەخشانە و کارم کرد بۆ کۆمەڵێک خوێندکار کە ئاسیان باش نەبوو سەرەتا، بەڵام ئێستا باشن، سەتوانین ئیشیان بدەینێ، کاریان بدەینێ بۆ ماوەیەکی خۆبەخشانە بۆ ماوەیەکی درێژ ئەم خولەم بەردەوام بوو، بەهۆیەش زیاترەوە تەلەبەی زانکۆشت بوو ڕۆشتنەوە، ئینا هەر بەردەوامە بوو، زۆرشم پێخۆشە خزمەتی دەربەنیخان. پەیوەندی چۆنە وەکو شارێکی گەورە وەکو سلێمانی هەولێر وەکو عیلاقات؟ ئەو تۆم نییە لەگەڵیان هۆکارەکەی چییە؟ نابێت دایم هاوکار بن با بڵین تۆ وێنە کێشی لەگەڵ وێنە کێشەکانی هەر عیلاقاتی فەیسبوک هەیە، نه زیاتر نییە وەکو سەردانیشت نه، بەڵام لەگەڵ کفری و کەلار و خانەقینەوانە هەیە، ئەوانە هەیە. هۆکارەکەی چییە؟ وەڵایت زیاتر من نەچوو بە دەمەوانیش نهاتوو ئالە بابەتان. ئەی سندیکای هونەرمەندان لێرە چ دەوریکی هەیە بۆ ئەو پڕکردنی ئەو بۆشاییەی دەربەنیخان لە بواری وێنە کێشانە؟ سندیکای هەیە؟ ئاگاداریم هیچ لی نییە، نەشوم بە دەوری سندیکا و ڕێکخراوشتان نازانی هەیە یان نییە یعنی ڕۆژنبیری نه ڕۆشنبیری هەیە لێرە، بەڵام زیاتر هەر کاری هینەکەن، شانۆ و مۆسیقا و شتانە، هونەری شێوەکاری لێرە زۆر زۆر کاڵە. بە تۆ چەند کەسن لەوەچی هەر خۆم بەڕاست وەکو ئەکادمی تەواوی کرد بێ، هەیە لەوە چێ وێنە کێش بێ بەڵام تەواوی نەکرد بێ، هەیە شتانە، بەڵام وەکو وێنە کێش و تەواوی کرد بێ و کارپە نەمبیستوە. یەکەم کەسیش بووم خولی شێوەکاریم لە دەربەنیخانە کردم. یعنی تەنها کەسی کە لە دەربەنیخان با بڵین بە شێوازی ئاکادمی وێناکێ؟ بەڵێ من تاوام کردو و تەخەڕوجم کردو، لەوە چێ هەش بێ بۆ تەواوی نەکردو، بەڵام خۆی دەستی وێنە کێشانیە بێ، بەڵام ئەوەی من ئاگادار بووم ئەگەر شتێکی واشە بێ داوای لێبوردن لەو کەساکەم ئەگەر هەبێ و من نەیناسم، ئەمە وەکو داوای لێبوردن، بەڵام ئەوەی من ئاگادار بووم و بیستومە نەبووە، نەکراوە. بەڵێ بۆ خسە بە هۆکارەکەی چیە؟ وەڵای ئەمە من سێرە لامانی بۆ نەبوونی پەیمانگای هونەرە جوانەکانە لێرە، نەبوونی وەرگرتنی خوێندکارە لە پەیمانگای هونەرە جوانەکان لە شارەکانی تری دەربەنیخان وەرگیرێ، ئەمە زیاتر چەنەهاتە لە خوێندکارێ برادەرمێ پێشتر بەشداریە ویستویانە وەرگیرن لە پەیمانگای هونەرە جوانەکان وەرنەگیراون. ئەمە هۆکارە گەر تۆ ساڵانە ڕێژەیەک بۆ دەربەنیخان دیاری بکرێ لە پەیمانگای هونەرە جوانەکان لە بەشی مۆسیقا شان و شێوەکاری ئێرەش جوڵەی تێکەوێ، بەڵام وەرنەگیرا وەرناگیرێ، ئەمە خۆی وەکو خەدرێک لە شار کراوە. ئەشهد و غەدرە، ئەمە غەدرە، یعنی بەس دەربەنی وایە یان کەلار و کفریش بە هەمان؟ کەلار شێوەکاری باشی تایە، کفری پەیمانگای هونەرە جوانەکانی تایە، خانەقین تایەتی، هەڵەبجە تایەتی، بەس بەشفراو دەربەنیخانە خوێندکارەکانیشی وەرناگرن لە سلێمانی، لە هەڵەبجە، لە کەلار، لە خانەقین و لە کفری وەرناگیرێن، یعنی ڕێژەیەکی زۆر کەم. ڕاستەکەین وڵایی جێگەی داخە هەموو چوار دەورە پەیمانگای تیا بێت و تۆ پەیمانگای نەبێت و ئەنجا وەریشە نەگرن، وەریشیان نەگرت، یعنی ڕێژەیەکی زۆر کەم هەر وەرنەگیرن. تەبیعیە مادام وایە بۆیە لاوازە بێ، بۆیە ئەوە هۆکارێکی گرنگە. بەڵێ تەنها هۆکارێک پێم وابێت تەنیا هۆکاری ئەوەیە کە پەیمانگای تیان نییە، عەفوو پەیمانگای تیان نییە و شارەکانی دەوروبەریشی وەری ناگرن. زۆر بە کەم، یانیش کەمە. ڕاستەکە با کاتە نەگرم حەزەکەی مەشغوڵ بە حەزەکەم تۆزی سەیری دەسوو بەسەر چاو. ئەمە مۆدێلی پیرەپیا و پیرەژنێکە، کوڕێک بە دیاری بۆ دایک و باوکیکە، 1.5 مەتر بە 90 سانتیمە. ئەمە هەڵبەتە داواکاریە، تەڵەبی لەسەر کراوە، ئەمە هێڵکاری پێژن. سەرەتا ئاوتلاین و سکێچە کێشی، دواتر تۆنەکان دابەشەکەیت و تاریکی و ڕووناکی و باش دەست پێەکەیت و بەشەکان دیاریەکەی، سکێچت کێشە، سکێچ ئاوتلاینەکەی، دواتر سکێچ بەشەکان دیاریەکەی، تۆنەکان کوێ تاریکی کێ ڕووناکە،
زیاتر هەمووی تەواوەکەیت و ئەیخەیتە چوارچێو ئیتارێکی جوان و ئەیتێ و بیبا دیارەکە تەواو بەڵێ دەستە خۆش خۆش بیاخۆ. ئەگەر مستەمڕ ئیشی لەسەر بکەی چە نەخایەنی تو مستەمڕ ناتوانانی ئیشی لێ بکەی میزاج ناتوانانی زۆر جار ناتوانانی جاری وایە ئیسەمە دەمێکە لامە بەس جاری وە بۆ 4 ڕۆژیشم لێ نەکردو هەر هەڵم کرد بەڵام پێڵێم ئەڵێم لەوە چێ 4 شەوی تر پێ بڵێم وەرە تەواو بووە لەوە چێ بڵێم 10 ڕۆژی تر تەواو بێ کاتێکی بۆ دیارەکەم پێڵێم شتەکە وایە میزاجم نەبێ ڕستمەکە تێگەچێ دەرونی من تەواو نەبێ لەوە چێ بێ تاقەتم لەوە چێ مەجارم نەبێ لەوە چێ نەپەرژێم ئەمانە دەورە بینی. شيء صحتي خو ولا حزك داني شهر لشوني خو كاتلي نقدر نشكو لا كشني منظري كي جوانا أنا شهر طلب أنا شريت طلب خلق لا ما على واسع دس خوش مش بياخذ يعني تو بيش قال قلم يعني بابرين قلم رصاص كاري زيتي شكل جوانا من بينم تابلوي كي جورة دانا كشجري لا بله هو شش ديارة تواوج نبوه شنكو لا تواوج نبوه صور شيء أول شهر داواکاریه يعني أول هر وكو خوش ويستيك بو قريلا دست خوش چی وایلی کردی تابلوی کی آوا بو کشگری لاب کشی هر خوش ويستیم بو پاکی و افرتانه خوش ويستیم بو قريلاك دست خوش وایلی کردو کارم طبعا ما شانازین بو قلی کرد ما يعني همو کس أركن سرشانی بشیوان بتوانایی خوی بتوانی جوانی و پاکی ئەو گریلایانەمان بۆ دەربخایتر کە هەیە بە موزیک هەیە وەکو جنابەت بە وێنەی کێشان هەیە بە شعرێک دەستە خۆش بێ ئینشاڵڵا تەواو ببێت و ئینشاڵڵا تەواو بێ و بیبینی بزانین خیر چۆن دەرێت هەر ئاوای جوانە بەندەم نیوە ناچووی هەر جوانە بەڵام وەڵا ئیشی زۆر ماوە دەستە خۆش جا بینیم ئێستا کە تۆ خەریکیەوە بووی من خاکە گەڕام تۆزێ سێرم کردووەمانە طبعا شتێک زۆر سەرنجی ڕاکێشام هیچ ئەم شوێنە کولتوریە کە ئێوە هەتانە ئەوەش ئەوە بوو ئەم کۆمنتانە کە نووسراوە و داکراوە دیوارەکە جیا لەوەش هەنی ئیشی ترم بینی جیاوازە لە ئیشەکانی تۆ هەنی دیارە هی تۆ نییە هەندێکی تەلەبەکانی خۆم کە باسم کرد پێشووترتم خولێکمان کردوتەوە
هەندێکی ئەو تەلەبانەی یعنی ئەوا پێش کەوتون ینی جوانە شتەکان ئێستا ئەیبینین بینەرانی ژیان بینن چالاکن ئاکتیڤن دەستە خۆش جوڵی تایە حەزەکە بچینە سەر دانەی لەو ئیشانەی کە کراوە فێرخوازەکان بڵێ زیاتر قسەی لەسەر بکەی چەند ماوەیە ئیشیان دانێکیان هەیە بینیم لەوێیە بە پاپانۆیلێکە زۆر جوان ئەو کراوە حەزەکەم بیبینیم بزانین قسەیکی لەسەر بکەین فەرموو ئەمە یەکێک لەو ئیشانە بوو کە بەڕاستی سەرنجی منی ڕاکێشە ئەمە تابلۆی فێرخوازەکانە بڵێ ناوی سیانی لەسەرە بەڵێ ناوی سیانی لەسەرە پەیڤین دلێر ژیارستار ئەحمەد عەباس بەڵێ یعنی ئەمە بە هاوبەشی کراوە بەڵێ فێرخوازە بەیەکەوە ئەویان کرد بەڵێ ئەمە بۆ تابلۆیەکی بۆ جوانی بۆ ئاهەنگێکمان کرد بۆ سەری ساڵ ئەمە چەند ماوە خەریکیان بووی کە تا بگەنەوە ئاستەکە شتێکی ئەوە جوان بکەن تقریبا بۆ 3 مانگ بەڵام بەردەوام نە ماوەیەک دەوام کراوێتی بەس جومعانە هاتنەوە بەڵام خۆشبەختانە ماوەیەکی کورت و سودێکی باشمان کرد وایە بەڕاستی جوانە لەو مدەی کەمە شتێکی جوانیان کردو خاصن ئەو ڕەنگ و تۆن و شتانە ڕووناکی و ئەوانەی کەم نەیبینم لێرەیە هەرچەند شارەزاییشم نییە بەس جوانە شتێکی جوانە شارەزاییمان زۆر نییە لەسەری زیاتر ئەمە بۆ هین کراوە بۆ ئاهەنگەکە کە پێشتر باسم کرد ئاهەنگی شەوی سەری ساڵ ئەمە تەلەبەیەک کردوێتی ئەو بەشە تەلەبەیەک و بەشش تەلەبێ بەڵام هاوکاری کارێکی و سێ خوێندکاری کە پێشتر باسمان کرد زیاتر بخارە سەر کارەکە دەستە خۆش نمونەوەیشە زۆر بێت سەرەتاش هیوادارم بتوانن لەسەر شانی تۆ پەرەی پێ بدەیێت دەربەنی خانیش قسێکی هەبێ لە وێنە کێشانە بەڕاستی وەکو شارەکان هیوادارین دەستە خۆش بێ و نمونەیشە زۆر بێت کە پێشتریش باسم کرد تاقان سەرنجی ڕاکێشە هیچی نووسی بۆ دایکتی تەخی دیوارە وەکو پۆڵە ئەتوانین ئێنێ ئەتیادیە بیبینین و بیخوێنینەوە کامەیانە ئادەم ڕابزان 1000 و قسوورە زۆرە 1000 شتێک کۆمێت نووسراوە بە شتێکی تر کە من زۆر جوان بوو لام ئەنواعی زاراوەی تایمەست بە فارسی نووسراوە بە عەرەبی بە ئینگلیزی بە کوردی بە کرمانجی ئەنجا کوردی خۆی چەندها زاراوەی هەیە چەند زاراوەی کە بە کرمانجی بینین نووسراوە بە سۆرانی نووسراوە بە هەورامی نووسراوە زۆر شتێکی جوان بوو لام حەزەکەم کۆمنتێک لە کۆمنتەکانی تۆ کە هەڵواستی کە داکراوە خەین دیوارانە بیبینی بیدۆزینەوە ئەبێتەوە لەبێ بیدۆزینەوە ئەمە چییە؟ ئەمە لە ئیشی تۆچ ئەمە هەر وەکو شتێکی جوانی بۆ جوانی کۆمێد نییە بەڵام بەڵام ئەمە هەیە بۆ چواروەرزی ساڵ نابێتە پاییز جەنەراڵی پاییز جەنەراڵی پاییز بەرنامەیەکیشمان لەگەڵ
هێن کرد مامۆستا بەختیار هەڵەبەیە کە پەیکەرەکەی دروست کرد بوو ئەمەوێ کۆمنتێکی تۆ بخوێنمەوە هەنێکی ناتوانم ئەوە دیارە لە دوورەوە ئەمە کۆمنتی تۆیە بەڵێ ئەوە ئیشێر کۆبێ کەسە لەوەتەی کۆچێ من کۆچەیە من کۆچەکەم لە شتی تراوە زۆرە ئەوتەی ئاگرەیە سووتێر ناوەتی خاچێ من خاچمە لەم شتانێ بەڵام ئەوەیم لا جوان لەوەتی کۆچەی من کۆچەکەم خۆی بەداخەوە وایە ڕاستە کورد دایم هەر لە کۆچکرد نابووە بەڵام ئەم ئەخیرانە بینیمان کۆچێکی یەکجار زۆر بوو هەمووی گەنج بوو بەڕاستی ئەمە شتێکی باش نییە بۆ وڵات یعنی پتانسیل و هێزی وڵات گەنجە ئەویش بەداخەوە باسی هۆکارەکە نەکشن و بەرنامەکەمان سیاسی نییە با نەڕووی لە قاڵبی سیاسیەوە و بۆ وای لێ هاتووەمانە بەڵام هیوادارم ئەوانەی کە دەسەڵاتدارن بیرێکی لێ بکەنەوە با ئەم هێزە بە قووەتەی وڵاتەکەمانی گەنجان کۆچ نەکەن بمێنەوە دەستە خۆش بێ بەڕاستی کۆمنتێکی ئەوەیە ینی هەر لە دووریشە دیار بوو بۆ وێنانە شاخ و نازانم کابرا خەریکەینەکە دیارە ئیشی تۆیە وێنە کێش ئەجا ئیشانەی تر ئەمە پۆرترێتی شاعر خاوەنی قەسیدەی لیسا بەڵێ بەرگی دووەمی تەرێکبوونەوە لە ژیان لیسا مەهدی ساڵحە خەڵکی ناوچەی گەرمیانە ئەمە پۆرترێتی ئەوە ناوچەی گەرمیان شارێ خەڵکی کفری ماوەیە ئەنی هەیە ئەم شەو لێرە ڕاستەکەی وەکو دیاریە دەستە خۆش بێ ئەم وەکو هێن ئەمە خۆ کێشاوتە وەکو دیاری قەدرزانینێ وەکو پێزانینێک بۆ کەسە وەکو خۆشەویستێک ئەمەش کارێکی کلاسیکە تەواو نەبووە هەر تەواویشی ناکەم حەزەکەم هەروە بمێنێتەوە فکرەیەکی ئەویش ئەتوانین کلاسیکی ئەوروپیە تقریباً 12 فیگەرەوە یان 12 دەستە خۆش نمونە و زۆر بێ اینجا با بڕوین بۆ ئێرە کەسایەتیکی ناسراوی جێشاناسی هەموومان باسی لەسەر ناکرێت ئەمە سەرۆکی گەلی کورد ئەبڵاو جەلان کوردبوون سەختە ڕاکردن لێی نامەردیە وایە وا نووسراوە کوردبوون سەختە بەڵام ڕاکردن لێ نامەردیە سەرۆکاپۆ دەستە خۆش خۆبەڕێز جوانیش کێشاوتە لۆگۆی کوردستانی گەورە شەوی ڕەنگ بەڵێ دەستە خۆش دەستە خۆش پێ نمونە و زۆر بێت حەزەکەم بە یەکۆ پیاسێکی هێن بکەین دەربەنی خان تۆ چاوساخمانی لێرە بڕێن پیاسێکی دەربەنی خان بکەین و
بەڕاستی شارێکی جوان و نازارە خزمەتانە هەمیشە بەڕێزی کە جوانە دیمەنێکی جوان و نازار کاکە پۆڵە پیاسێکی خۆشی ناو دەربەنی خانیشمان کرد بەڕاستی هەروای کە پێشەکێکا وتم خۆی وێنێ خۆی زۆر زۆر جوانە دەربەنی خان خەڵکێکی باشیشی هەیە ئەخوا بەزیاد کە دیت لە کاتی بێ تااقەتی ئەو دیمەنە جوانە ئەوها ئەبینی بیر لە چیەکەی تۆ شتێکی ناتوان باوەڕ پێ بێنەوە ئەو شەوەیە جێش نییە وڵاتێ وام لە کاتێ نییە ئافرن جوانە بەڕاستی جوانە خۆزگا هەموو گەنجێک وەکو تۆ ئاوها بیرۆکێکی بووە دایم جوانیەکانی کوردستانی بدایە من ئەم پرسیارە لە هەموو هونەرمەندانەکەم حەزەکەم لە تۆشی بکەم مادام لە شوێنێکی ئاوها جوانیشین لە کوردستانە ئێمە دایم هونەرمەندانمان شتە ناشرینەکانی کورد پیشانەیەن تۆ چەند هەوڵەیاوە کە شتە جوانەکانی کوردستان پیشان بی لە ڕێگەی تابلۆکان و زیاتر لە کاتی پەیمانگا و کاتانە زیاتر معاناتی خەڵکمانە ناو تابلۆکانەوە ئەو جینۆساید و ئەنفال و شتانە یاخود بەڵام ئێستا دەتوانین چ بکەین سروشتی جوان بگوێزین سروشتێکی جوان کشتنی بکەینە تابلۆ و سروشتی شارەکەمە سروشتی وڵاتەکەمەمەی ناوچەکەم ئەم شتانە ناتوانین بکەین وەکو جوانی بەڵام هەنێ جاری شەوێ ناشرینەکان دەربخی ضرورە دەری خەیپشانی خەڵکی بی بمێنێتەوە کە خەڵک زیاتر بەرامبەر شتەکە تۆ چەند دەرسێکە دیارە تەمەنە ئەوە نییە دیارە ئاخر زۆر تاڵیەکانی کوردستانە نەچێشتووە دیارە زیاتر گوێلی بووە یان باسییان بۆ کردووی خۆ چۆنەی بینی ئەگەر لەو موقعە بووە تای پۆڵا لە کاتی ڕەوەکەیە بواە پۆڵا لە کاتی ئەنفالا بواە پۆڵا لە کاتی کیمیابارانی هەڵەبجە بواە چی تەکرد باپیرانمان چی کردوێ من شەڕە دەسەڵات ئاخر نە باو باپیرانمان دیارە هونەرمەند نەبوو لەگەڵتان کاتی مەش هەلی ئەومان نەبووە هونەرمەند بووینای لەوە چ ئێستا ڕۆزاکە باشتر بێ هەرچەنە باش نییە بەسۆکو هەرچەند ئێستا تۆش شنگالە بینی تۆش شنگالە بینیوە من 2014 خەڵکە کشی ڕۆژ ڕاکردنی هەنێ کەسە بینی کۆمەڵی معاناتی خۆمان دی مەبەستم بەس ناخۆشی با دیو ئێمەش بەڵام لەوە چی وەکووانەوەی بەس ئێستاش ئێمەش گەنجێکین وەکو بەشی خۆمان معاناتمانەیە ڕاستەکە ئەوان بەنەوە ئەیک و ئێمەش بەنەوە ئەیکی تر وایە ڕاستەکی ئێمە ئەوان داگیرکرد چاوسانی ئێمە کوردی خۆمانەمان چاوسێنێ ئەگەر ئەم پۆڵای ئێستا لە ئەنفالەکەیە بواە چۆن ئەیهێنا سەر تابلۆیەک تا لێوانە بم نازانم بەڵام ئەتوانی چەند تابلۆ بکردە تابلۆیەک کە بە هەموو خەڵکی پیشانی بەڵام تا لە واقعەکانە بی نازانم خۆی تابلۆ زۆر کراوە فۆتۆ زۆر گیراوە چیرۆک زۆر نووسراوە هەیکەل زۆر تاشراوە ئیتر ئەوەی هونەرمەند بێت و مؤدەب بێ یعنی ئەدیب بێ نووسەر بێت بە نۆعێک بیرۆ بوو چوو فکری خۆی گواستووەتەوە وڵای خۆ هەروە کە باسی مان کرد کورد بە سەرهاتی زۆر زۆرە بەڵام هیچیان دەسەڵاتی ئێمەیتیانە بووە وەکو کورد هەمووی هەوڵیان داوە ئێمە لە ناوبەرن بەڵام دەردی خۆوەتە جوانیەکانمان ئەمەنە زۆرن کە ڕێگەمان نایەن بڕووینە پاڵپشتی هەنێ ناتوانانی نیشتمان بفرۆشی بە ئاسانی ناتوانانی هەموو ناخۆشیەکانی وەرخۆش هەر جوانە خۆی جوانیەکانی زیاترە لە ناشرینیەکانی بەڵام تۆی هونەرمەند جوانیەکانی ئەبینی بەڵام ئەو گەنجەی کە بۆ نمونە مەعاناتی وەکو تۆ نییە ئەڵێن هونەرمەند وردبینە شتە ناسکە وردون ناسکەکانی کۆمەلگا و تەبێ ئەو سروشت و نیشتیمان باشترە بینێ ئەوەیە تۆ وەکو هونەرمەندێک ئەتوانیت بەو گەنجەی کە نایبینی وەکو ئاینەکێک بەکار بیت تۆ بۆی ڕوونکەیتەوە پێ بناسیێنی ڕایە چییە سەبات ڕای من وەکو خۆم وەکو پۆڵا ئەگەر بتوانێت کارێکی هونەری بکە چەند گەنجێک
تەنانەت 2 گەنج 3 گەنج بۆ 10 گەنج هەر چەندێک بێت لە خۆم کۆکەمەوە کارێکی هونەری بکەین زۆر لەوە باشترە چۆن بێژین مەشغوڵی شتێکی تر بین مەشغوڵی کارێکی تر بین بڕۆین بەسەر بابەتێکی تر من ئەوەی کە من ئەیزانم کە ئەیزانم وەکو فەخرنە ئەوەی شتێک کە من لێی تێگەیشتم و پێی گەیشتوم بتوانم بیبەخشم بە خەڵکی شارە ئەو کارشم کردو هیوادارم زیاتر پەرە هاوکاریم بکرێ زیاتر گرنگی پێدا ئەتوانم لە هەموو لە کاتی ناخۆشیەکانیشە ڕێگایەکە بێ بۆ ژیان ڕێگایەکە بێ بۆ هونەرکەتیایە هەناسەبێت لە تابلۆکان تاشتێکی جوانم بینی ئەوەش کولتوری شارەکەی خۆکفری باشە کولتوری کفری بوو خۆم خەڵکی کفری 5 ساڵش لێرە خوێندومە کاریگەری خۆی هەیە کاریگەری ناوچەکەی بەسەرمەوە لە کفریشە کۆمەڵێ قەومیەت و تایژی کاریگەری هەیە لەسەر ئەو تابلە و تابلش کە من کێشام تقریبا 12 فیگەرە کورد و عەرب چایخانەیەکی کەلتوری کۆنی کفریەکە و پێڵەن چایخانەی کەڵە شێربازەکان شەڕە کەڵە شێریتیاکەن ئیتر دانیشتن و قمار و پارە لەسەردانێن و یاریەکە هەمووەکو کەلتوریەک هەیە لەوێ تویش کردە بە تابلێ کاکە پۆڵاگیان بۆ باس نەکردین چی بوو ڕوود کردە هونەرەوە سەرەتا لە 2001 طبعا با شتێکە پێ بڵێم ئەوە ساردە بۆی ئاوا نزیکی یەک بووینەتەوە 2001 لە پێشانگا بەشداریم کردو بەس این مەکتەبەکان خەڵات و ڕێزێنان لێ پێداوم لە کفری دواتر هاتمە دەربەنی خان تر ماوەک لە ڕسمشت دوور کردم بەڵام هەر لە ماڵەوە خەریکێ بوو دواتر ساڵی 2009 قۆناغی سێمم تەواو کرد چوون بۆ هونەرە جوانەکان لە کفری باوکم زۆر هاوکاری کردم پشتگیریە کردم دەستی خۆش ئەویش خۆی دەستی ڕسمیە باوکیشم مامۆستا محەممەد کفری گشتی ناس لە دەربەنی خانم لە کفریش ئەو هاوکاری زۆری کردم چوومە پەیمانگای هونەرە جوانەکان مامۆستا محەممەد عەبدستار مامۆستا مۆفەق عەبدوڵڵا مامۆستا جومعە جومعەکاری ئەمانە زۆر هاوکاریان مامۆستا دڵشاد ئیسماعیل ئەمانە هاوکارێکی باشە مامۆستا دەرباز ئەمانە هاوکاریان کردوین دەستیان خۆش کاریگەریان نییە بەسەر منەوە جێی حەزەکەم لێرەوە سپاسیان بکەم ڕێزیان لێ بگرم خۆشەویستیم بە ئێمە سپاسیەکەین کە یارمەتی گەنجێکی ناسک وەکو تۆیان نا قوربانە بە ڕێزی چاوی ئیتر قۆناغەکان وردە سەرەتا هێڵکاری و ئاوتلای سکێچ و ئەمانە دواتر ئەچێتە زەیتی و ئاوی و ئەمانە ماخوێن و سەرەتا پۆستەرە و سیرامیکە و زەغرەفەی ئەوانە ماخوێن و دواتر ئەچتە زەیتی و بەشەکان جیابێتەوە بەشی زەیتی هەڵبژارد بەڵێ بۆ من باشتر بوو ئەش گونجا لەگەڵ ئیشاکەیەوە حەزیشم لێ بوو خۆشبەختانە باشم تای خراپم وڵات دیمان ئیشەکانمان دی جوانە چۆن بوو لە کەفری دابڕایت و هاتی بۆ دەربەنی خان سەرەتا هەر لە 2000 بە ماڵم باری کردبوو بێرە لێرە بووی لێرە نیشت 2009 ڕۆشتمەوە بۆ خوێندن بۆ ئەوێ بۆ خوێندن ڕۆشتیتەوە بۆ کەفری وەکو نیشتە جێبوون نە وەکو خوێندن 5 ساڵ لێ بووم تاوام کرێ ساعتمەوە بۆ دەربەنی خان یا ڕەبی لەش ساخبی لەشە ساخبی پیلانت چییە بۆ داهاتوو دەتەوێت چی بکەی پیلانی من ئەگەر حکومەت بێڵ وەکو گەنجێک
خۆی حکوومەت بە بڕواناکەم زۆر بتوانێت ڕێگری گەنجان بێت وەکو گەنجی وەکو ناتوانێت ڕێگری خۆی خۆشە هاوکاری پێشانگە هینەکە بێ مارزێک هەبێ مارز پێشانگایەک مەتەفێک شتێکە بێ بۆ تابلۆی تیادابنی س گروپێکمانەیە کۆمەڵە کەس بێ هاوکاریمان کا باشترە بۆی کاری زیاتر بکەین کاری جوانتر بکەین بۆ یاخۆشتمان بۆ سەرفرێت ئەو دیوارانی کە ڕنگ نەکراوە بۆ یاخ نەکراوە جوان نەکراوە جوانکاری تیا بکەین ئەمان بۆ جوانی شارەکەیش خۆ زۆر دەورە خۆی دەربەنیشمان ناوێ دەربەنی خان شارێکی گەشتیاریە شارێکی جوانە بەڕاستی جوانە ئەوە تا من و تۆ پیاسەمان کردووە ئەمە جوانیەکەیەتی ئەیبینی نازام ناو شارەکەی هەر بە هەمان شێوە جوان و ناسک و جوان و حەقە حکوومەت ئاوردان چییە ئاوردان چییە خۆ بڕواناکەم مەسرفێکی ئاوهای بوێ خۆ بڕواناکەم مەسەڵەن مامۆستا پۆڵا گەنجێکە بێت ملیۆن دلاری دەست بکەوێ هەرەوەنە مەسرفێکی بۆ یاخەکە و بکات و ڕەنگەکە و ئەوە ئەی ئەگەر ڕوو ئەسە بۆ نمونە سبێنێ ڕۆشنبیری بانە کابڕێ ئادەی مامۆستا پۆڵاوەرە دیوارەکانمان بۆ جوان بکە لە خزمەتی بەڵام کۆمەڵی کەسێ لەگەڵ خۆما بن و هاوکاری بکەن منش لە خزمەتی چی ئەەکەی چی ئەکێشی چی وێنەیەک بێ کێشم ئاخر چی لە خەیاڵی خۆ هیچ هەیە ویسەبوون بۆ سەر ژینگەی دەربەنیخە ژینگەیەکی پیسی کۆمەڵێک پۆستەر و کاری جوان کرێ بۆ ژینگەی دەربەنیخە ئەمە زۆر سەد بۆ سەیرانگا و شوێنە گشتەکان لێرە چەند شتێک بکەی لەسەر دیواری کە دەیتە ناو ئێرە کۆمەڵش پێی بۆی فڕەنەدەن پاشە ڕۆمانانی گرنگە زەرورە بێ بکرێت تۆ لە باتی پۆستەرێک تابلوێک 4-5 ساڵە مێنێ پۆستەرێک دوو جابا لێدا تێکەچ وایە ڕاستەکە باشە ئەی ئەو بابینەوە سەر باسی فێرکردن وەکو مامۆستایەک کە بینیمان ئیشەکانمان بینی فێرخوازەکانە چەندی ئیشی جوانیان کردبوو کە یەت بۆ لای تۆ فێری وێنە کێشان بێت یەکەم شتێک کە پۆڵا پێیانەڵێ چییە؟ یەکەم شتەڵێن پەلە مەکەن ئەوان زۆر پەلەیان زۆر پەلەیانە بۆ فێر بوو بۆ فێرموکەی وام لێ دەکەی وام لێ دێنە ئەوانی سەرەتا چەند تەلەبەرش هەبوو سەرەتا لە ئاستی سەرەتاییەوە دەستم پێ کرد کۆمەڵی کەس هاتن کە پێشتر هیچیان نازانی یەک دوانێکیان نەبێ باش بوون ئەو باقی هیچی نازانی ناکرێت تۆ بێ بەپێی ئەوانی کە باشن ئیش بکەیت کار بکەیت بەڕێەوە بەپێی ئەوانی ئەوان بڕێ نە دێم لە ئاستە نزمەکەەوە ئەو خۆی وردەورتە قیاس ڕێکە بێتەوە ئەگەر نەیەک ئاست و ئەڕوا لەسەری لە ئاستی سەرەتاوی دەستمان پێکرد سەرەتا خولەکەمان کردو لە دیسا کافێ خولێکی شێوەکاری بوو بە ستیلاک دەستمان پێکرد دواتر چوونە ئاوتلاین دواتر چوونە مۆدل چوونە پۆرترێت ئەمانەمان گشتی کرد دواتر ئەگەر مەجال بێ و داوام داخێ و بینەوە کۆ ببینەوە ئینشەڵا خۆیشە بینەوە کاری زەیتی شەکەین و ئاوی و ئەچینە ئیشە حڕیش ئەچینە سەر جادە و شتیش ئیشەکەی دەستان خۆش هاوکاریمان بەردەوام قەت بیرە لەوە کردوێتەوە دەردی سەخۆوتە مەسەڵەن شوێنێک لە شارەکە هەڵبژیری با هاوکاریش نەکری شوێنێک وەسان ئەم کۆمەڵە گەنجەکە ئەمڕۆ من ڕەفیقەکانی تۆ بینیمان قسەمان کرد بەیەکەوەوانە بەیەکەوە کۆ ببن مەسەڵەن دیوارێک هەڵبژێرن لە دەربەنی خان و ئیشی لەسەر بکەن قەت بیرە لەوە کردوێتەوە بکەی زۆر جابیرمان لەوە کردێتەوە دەربەنی خان ڕێگای سەرەکی نێوان سلێمانی کەلارە کۆمەڵێ ماهاناتی خۆی هەیە بۆ تەنکە ڕوشتەکان کە دێن زۆر جا حادیسە و شتڕۆدا دیوارە ڕوخێش ئەو ناوە ناشینە ڕۆنەڕژێ ناوتەڕژێ ئەمانە بیرمان لێ کردێتەوە کە ئەو دیوارانی کە خراپ بوون چاکرێتەوە بۆ یاخ بکرێ ئێمەش کاری لەسەر بکەین بەڵام بە پۆڵا ناکرێت دیوار چاکاتەوە بەستوانم کارە هونەرێکە ئەوانە هەر کاتی کەسێک لایەنێک بێت من لە چه پەیامێکە هەیە بۆ ئەو فێرخوازانە کە هێن بۆلات سەرەتاییەکان هیوادارم بەردەوام بن هونەریان لا خۆشەویست بێ هەوڵی بۆ بدەن ماندوو بن ئەگەر با بڵێن خۆی زاتەن مەجموعەیەکیان دائەبڕن مەجموعەکەی تریان ئەمێننەوە ئەوەی کە ئەمێنێتەوە چی پیلانێکە هەیە بووی پیلانم بۆی هەیە ئەتوانی باسیکی بزانێ نابێ پیلانم بۆی هەیە ئینشەڵایان کەم بە هونەرمەندێکی باش خۆی شتێک هەیە ئەڵێ فێرخوازە بێ لە مامۆستاکەی خۆی زۆر باشتر بێ ئەوە هیوادارم وابن هیوادارم ئینشەڵا وایژیان لێ دێت چەند تەلەبەیەکم هەیە لێ ڕابینم کە وای لێ بێت لەوەچێ من کۆمەڵێم شتەبێک بەربەست بێ بۆ من نەتوانم کار بکەم یا شتێ بژێوی شتێ ئەو لەوەچێت
وەزعی باشتر بێ خۆشتر بێ ژیانی شێوەی هەڵسوکەوتی کاری ئەمانش جێگا و ڕێگای لەوەچی لە مرورێکی زەمەنیە لە من باشتر بێ ئەو فێرخوازانە کەیان بۆ لاو خۆشتیان بۆ ئەکڕیان خۆیان نەیکڕن بابڵین کاغەز قەڵام ڕنگ هەمویان خۆیان کڕیانە من بەسوەکو خۆبەخشانە دەرسەڵێمەوە هاوکاریانەکەم ڕۆژانە 2 ساعت بۆ 3 ساعت لە کاتی خۆمەگرم بۆ ئەن ئەی پێداویستیەکان لە دەربەنی خان دەسەکەوێ نەوەڵاسی نەسلێمانی زۆر جار لە بۆ خۆشم مەر بۆ خۆشم چەندجا بۆ سێتێ قەڵەمت چوومەتە سلێمانی بۆ چەند بەرنوەرەکەیەک چوومەتە سلێمانی یعنی قرتاسیەکانیش تەنانەت قرتاسیەکانی هاوکاریەکان گرنگی نادەن بۆ نە تووبی زەیتیمان بێ دەستمان ناکەی بە بچینە سلێمانی بچووکەکانی بەڵام بەعمەلی ئێمە نایە گەورەی بێ باش ئەوانەش ئێمە بڕێنە سلێمانی یعنی فرێ موشتمانەوەیش نییە بە تاخی تەنیا پۆڵا ڕۆشتەتە گژ گۆڕینی سیستمێکی زۆر قرس ئینشەڵا بەردەوامە بین ناوەستی ئینشاڵا سەرکەوتوبی هیوادارم چەند ساڵێکی تر بینەوە بۆ دەربەنی خان بەس پۆڵایتیان نەبێ وەکو وێنەکەش دڵنیا من وایشە بێت ئینشاڵا هەروای لێ دێت هیوادارم هەر نمونەت زۆر بێ مامۆستا پۆڵا سوپاسانەکەم هەرتان کێشا هاتن بۆ لای ئێمەتان بەسەرکرد ئێمە تەنیا ئاماژمان ئەوەیە کە هونەرمەند قەدری بگیرێت و بناسرێت مەمنونی گەورەی خۆتان بژیت بە خێراتن سەر چاومە چاوە گەشت پێ مامۆستا پۆڵا بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان بە دڵنیایی و لای من ڕۆژێکی زۆر زۆر خۆش بوو لە شارێکی زۆر جوان و ناسک و خنجیلانەی کوردستان دەربەنی خان هیوادارم ئێوەش بەدڵتان بوو بێت ئیش و کارەکانی مامۆستا پۆڵایشتان لە جوان بوو بێت مامۆستاگیان مەمنونین دووبارە ئەمڕۆت تەرخان کرد بۆ ئێمە هیوانداریت کردین سپاس دەکەم ساردە با بڕینە